بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. ئەم ئەڵقانە لەبەر ئەو حاڵ و وەزعی کە ئەم ڤایرۆسە لە هەموو جیهانە دروستی کردووە و ناتەواوی لە هەموو کایەکانی ژیانە دروست کردووە، بەشێکشی بەری ئێمەی ڕاگەیەنکار و بانگخوازان و هەروەها کەناڵە ئاسمانیەکان و ڕادیۆکان و هەمووی کەوتووە. لەبەرەوە بەرنامەکانمان ئێمەوە ڕاهات بووین کە بەرنامەکان لە دەرەوەی ستۆدیۆ پێشکەش بێ بڕۆز و خۆشەویستکەین، بەڵام مەجبورین کە ئاوا ڕاستەوخۆ لە خزمەتان نبین. دیارە مەش هەر خێری گەورەی تایە ئینشاءڵڵا کە بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستە گەین و میوان و دۆست و خۆشەویستانمان ڕاستەوخۆ وەرەگرین لە ڕێی کەناڵی پەیامەوە و هەروەها ئێوەی خۆشەویستیش ئینشاءڵڵا لە ئەڵقەکانی داهاتوو ئەگەرم بەم جۆرە بەردەوام بوو لە پێشکەشکردنمان بەردەوام بوو بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئینشاءڵڵا هەوڵە دەین کە ئێوەی بەڕێز و خۆشەویستی لە ئەڵقەکانی داهاتووە وەربگرین. خۆشەویستانم، ئەم ئەڵقەیەمان تایبەتەکەین بە کۆمەڵێ باسی زۆر گرنگ دەربارەی مامۆستا بەدیعوزەمان سەعیدی نورسی کە مامۆستا ئەتوانین بڵین شاکارە گەورەکانی مامۆستا سەعیدی نورسی کە پەیامەکانی نورە هەر هەمووی خستە بێتەوە لەوەی کە مرۆڤی ئیماندار چۆن بتوانێت ئینقاز و ڕزگاری ئیمانی خۆی دەستەبەر بکات، چۆن بتوانێت توێشوویەکی گەورە لەم دنیاە کۆ بکاتەوە و بتوانێت بەرەو ئاخرەت بە باشی ڕێبکەوێت لە سەردەمی ئەنانیەت و قورسبوونی توێشەبەرەی ئەنا کە ئینسان بەڕاستی والی ئەکات. بە تایبەتی مامۆستا تعریفی ئەنا بەو جۆرە کە ئەفەرمێت هەموو ئینسانێ لەم دنیا ئێستا بە تایبەتی لەم سەردەمەیە ئەنای ئینسانەکان بۆ بە فیرعونێکی گەورە خەریکە قوتمانە. مامۆستا تەواوی ژیانی خۆی تەرخان کردبەوەی کە ئینسان ئامادە بکە کە بە کەڵکی قیامەت بێت. تەواوی پەیامەکانی نور، هەر سەوسی پەیامەکەی نور هەمووی تایبەتە بەوە. بۆچی ئەم باسەمان هەڵبژارد؟ مامۆستا ساڵی 1976 زاینی بەرامبەر بە 1294 کۆچی لەدایک بووە و دیارە مامۆستا لە 23 1960 وەفاتی کردووە. لەبەرەوەی هەفتەی ڕابردوو بوو. هەفتەی ڕابردووش بەڕاستی کە وەفاتی مامۆستا بەرنامەکەمان نەبوو، لەبەرەوە ئەم ئەڵقەیە تایبەتەکەین بە کۆمەڵی بابەتی زۆر گرنگ لە ژیانی مامۆستا سەعیدی نورسیە کە مامۆستا زۆر لایەنی زۆر گەورە و شاراوەی هەیە لە ژیانەکەیە کە ڕەنگە ئێمە پیمانەوە و بەحسەکان هەندێکی گەشت بێ بە ئێمە. زۆر ئێمە لە هەموو لایەنەکانی ژیانی بەدیعوزەمان مامۆستا سەعیدی نورسی بکۆڵینەوە و هەروەکو چۆن پیاوێک بووە کە ڕزگاری ئیمانی کردووە بە دروش خۆی و بە هەڵوێستی بە ژیان خۆی کە ئیشی بۆ کردووە و بە هەمان شێوە چۆن لەگەڵ چینەکانی کۆمەلگایە توانیوەتی دەربرێت. مامۆستا تەمان لە گوندی نور سەر بەناحی ئیسپارت لە قەزای خیزان پارێزگای بەدلیس لەدایک بووە. باوکی مامۆستا سەعیدی نورسی ناوی سۆفی میرزا بووە. تەمان پیاوێکی ئەمەنە خواناز، ئەمەنە بەتەقوا لەدایک و باوکی کاتۆتە ژیان کە تەمان باوکی سۆفی میرزا ئەفەرمێ کاتێک کە حیوانەکانی بر بۆ شاخ بۆ لەوەڕ لەو سەرەوە یا لەم سەریشەوە دەمی حیوانەکانی بەس بۆی نەوەک بچنە ناو باخی کەسێ یاخود لە ڕێگەکەیە دەم بۆ پەلی درەختێک یاخود گەڵای درەختێک بەرن کە هی ئەو نەبێت و شیلەکەی دوای حرام ببێت. بەم شێوە لەسەر وەرع و لەسەر پاکێتی و لەسەر تەقوا و لەسەر تەزکیەکی زۆر گەورە مامۆستا دایکە بێت. کێکیش نوریەی دایکی ئەفەرمێ هیچ کاتێک یەکێکە لە مناڵەکانی یەکێکە لە کوڕەکانی کە بەو جۆرە پەروەردەی کردووە. لەبەرەوە وەختێ خوای گەورە موجەدیدێک ڕابەرێکی گەورە مرشیدێکی گەورە ئەهێنێتە بوون زەمینەی ئەم بوونەی زۆر جوانە سازێنێت. زۆر جوان ئەم کەسە پەروەردە ئەکات، زەمینەکەی بۆ فراهەم ئەهێنێت. چونکە ئەگەر لەسەر پارەیەکی حرام مامۆستا سەعیدی نورسی گەورە ببوایە و شیرێکی حرامی تێکایە نێتوانی
و نەئەبوو بەو پیاوەی کەوا ئێستا ناوی ئەبرێت و بەو پیاوەی کە کتێبێک هەیە ئۆرخان محەممەد عەلی نووسیەتی دەربارەی مامۆستا سەعیدی نورسی ئەڵێ ڕەجل القەدەر، پیاوی قەدەر بۆ هاتووە. بەڕاستی ئێمە لە مێژووی ئیسلامیە زۆرێک لەم نمونە گەلەی لەم نمونە جوانانەی وەکو مامۆستا سەعیدی نورسیمان هەیە. زۆر ژیانیان شاراوە بۆ لە ئێمە. ئەولیا و دۆستەکانی خوا زۆر بوون بە درێژایی زەمانە بەڕام بەڕاستی ژمارەیەکی زۆر کەمیان ئێمە پێیان ئاشناین. یاخود هەندێک جار خۆمان لە خۆمانیان حرامەکەین ئاشنابین پێیان. خۆمان وا ئەزانین ئەمانە ئەو پیاوانە نین کە بەڕاستی قەدریان بزانرێت و قەدرشوناسی ئەم مەردە گەورانەی خوای گەورە بین و ئەم ئەولیا و دۆستە گەورانەی خوا بین. حەزەکەم ئەمڕۆ کۆمەڵێ لایەنی ژیانی مامۆستا بەدیعوزەمان سەعیدی نورسی هەیە کە زۆر گرنگە ئێمە لای لێ بکەینەوە، گرنگی پێ بدەین. تەمان لایەنەکانی ژیانی مامۆستا بەڕاستی شتی زۆر عەجایبی تایە. حەزەکەم پارچە نووسراوێکی زۆر جوانی مامۆستا خۆیتان بۆ بخوێنمەوە کە تعریفی نەفسەکات، تعریفی نەفسی خۆیەکە، باسی نەفسی خۆیەکاڵێ ئەی نەفسەکەم تۆش وەک دڵم بە ئەشکی گەش هانا بۆ فریاد ڕەسبەرە، بڵێ من خۆم فانیم ئیتر فانیم ناوێ، دەستەوسانم کۆڵەوارم شتی دەستەوسانم ناوێ، ڕۆحی خۆمم بە خواوەندی ڕەحمان سپارد، هیچ کەسێکی دیکەم ناوێ، بەڵکو تەنها ئەوم دەوێت، یاری باقی فانی بوونم فانی نەبوونی تاکم دەوێ، من گەردیلەم بەڵام خۆری ئاوا نەبووی هەمیشە بێباکم دەوێ، خۆم لە خۆمە هیچی تەواو هیچم، سەرانسەری بوونەوەری پاکم ئەوێ. خۆشەویستانم، ئەوەی ئەم شەو زۆر حەزەکەین گرنگی پێ بدەین لایەنێکی ژیانی مامۆستا بەدیعوزەمان سەعیدی نورسی کە زۆر گرنگە لە ژیانی مامۆستایە و حەزەکەین ئاماژەی زۆر ورد بەو لایەنەی ژیانی مامۆستا بکەین. مامۆستا خۆی دەربارەی ئەم لایەنەی کە ئەمانەوێ ئەم شەو تەسکیە و تەسەووف باسی بکەین ئەڵێ ڕۆژێکیان لە زانایەکی گەورەی طەریقەتی نەقشبەدنیم پرسی کە بە هەموو توانایەکی تێ ئەکۆشێ لە سەر جەم و جوڵەکانیا شوێن سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەوێ. پێم وت هۆی تێکچوونی پەیوەندی نێوان سۆفی و زاناکان چییە؟ وتی زانایان زانستی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سۆفیەکانیش کردارەکانی ئەو سەروەرەیان بە میرات وەرگرتووە. لەبەرەوە هەر کەسێک زانست و کرداری ئەوی پێکەوە بەرکەوت بێت پێی پیانی وەرگرتە بێ، کەواتەمە بەس لە طریقەتە کارکردنە بە عەزیمەتەکان. وەڵامێکی زۆر قورس و پڕ لە ماهیەت و پڕ لە جەوهەرە، نەک ڕوخسەتەکان. هەروەها ڕەوشتگرتنە بە ئاکارە بەرزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و خۆپاکردنەوەیە لە سرجەم نەخۆشیە معنەویەکان و توانەوەیە لە ڕەزامەندی پەروەردگارە. تەئەزەنم ئەگەر بمانەوێت شیکاری هەموو لایەنەکانی ژیانی مامۆستا بکەین یان بمانەوێت شیکارێک بۆ بەشە جیاوازەکانی ئاڕاستە فیکریەکەی مامۆستا سەعیدی نورسی بکەین، بەڕاستی زۆرمانەوێت. قوتابیەکانی زۆر جار لە ساڵی 92 لە دوای ساڵەکانی 92 بە هەمان شێوە 4 ساڵ جارە 3 ساڵ جارێ مؤتەمەرێکی گەورە دروستەکەن ئەبەستن هەر جارەی لە ڕووکارێکی فکری مامۆستا سەعیدی نورسیوە لێکۆڵینەوە و بەحس و خەڵکی ئەکادیمی و خەڵکی زانستخواز و کۆنگرە و لەو کۆڕبەندە جیهانیە گەورەی لەسەر فکری مامۆستا سەعیدی نورسیە بەسرێت ئەنجامێدەن. ئەوەی جێ ئاماژەیە بەڕاستی زۆرێک لە لایەنەکانی ژیانی خراوەتە ڕووە سوودێکی گەورەی بە فکری مسلمانان گەیاندووە. قسەکردن لەسەر ئەم لایەنانەی ژیانی مامۆستا بەدیعوزەمان سەعیدی نورسی زۆر جێی ئەوەیە کە هەڵوێستی تیا بکەین، تیا ڕابمێنین، تیا بۆستین، حیاد وەرگرین، یعنی محاید بین لەوەیە کە کاتێ شیکاری فکری کەسێکی بانخوازی ئیسلامی، کەسێک خاوەن فکرێکی ڕۆشن، کەسێک کە مجدد بێ کە ئاماژە بۆ ئەکرێت کە مامۆستا بەدیعوزەمان خۆی بۆ خۆی مجددی سەردەمەکەی خۆیەتی، هەروەکو چۆن
کە لە هەموو 100 ساڵێک خوا صلی الله عليه وسلم ئاماژە بۆواکە هەموو ئەنێرێت تا نوێی بکاتەوە، تازەی بکاتەوە، کە لە سەردەمێکە عومەر کوڕ عەبدولعەزیز بە مجددی سەردەمی خۆی ناوزەرد کراوە و باس کراوە و هەروەها ئیمامی ڕەبانی بە یەکێکە لەو مجددانەی کەوە ناوزەد کراوە کە بە هەزارەی لە سەری هەزارەیە کە ئەو مجددی ئەو قەڕنە بووە و هەروەها ماوەسە بەدیع الزەمان سەعیدی نورسیش هەر بە مجدد نێت و ئاماژەکانی شەواگەین کە بەڕاستی مجددی لەبەرەوە لایەنەکانی قسەکردنی مامۆستا سەعیدی نورسی لە سەر ژیانی خۆی و لەسەر بەرهەم و کتێب و نووسینەکانی بەڕاستی لێکۆڵینەوە و حیاد و وردبینی و شارەزایی زۆری بێت و ئێمەی موسڵمان بەڕاستی زۆر زەرورە قسە لە سەرەکانی ژیانی کەسایەتیی و مامۆستا بەدیع الزەمان سەعیدی نورسی بکەین. یەکێک لەو شتانەی کە مامۆستا سەعیدی نورسی قسەی زۆر جددی تیا کردووە بریتیە لە سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە شوێنێکە فەرمێت سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چرای ڕێنماییمانە. لەو ڕێ تاریکەی کە لە گەشتی ناو تاریکستانە بڕی مامۆستا فەرمێت سنەتە پیرۆزەکانم وەک ئەستێرە و چرا دەبینین. لە مەسنەوی نووریە هاتووە ئەڵێ لەبەرەوەی سەعیدی کۆن 50 ساڵ پێش خۆشەویستانم پاشووی کەم ئینشاءالله دێینەوە خزمەتان و درێژی ئەم باسانە و ئەم توێژە گەرم و گوڕە لەسەر پەیامەکانی سەعیدی نورسی و نورسی لە کەناڵی ئاسمانی پەیام لە بەرنامەی شیرینچا پێشکەش بێ بە ڕێز و خۆشەویست بکەین لە خزمەتان نابین پاش پشوویەک دێینەوە. بسم الله والحمد لله لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت بيده الخير وهو على كل شيء قدير اللهم إنا نعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الأسقام اللهم إنا نعوذ بك من الكسل والهرم والمأثم والمغرم ومن فتنة القبر وعذاب القبر ومن فتنة النار وعذاب النار ومن شر فتنة الغنى ونعوذ بك من شر فتنة الفقر ونعوذ بك من فتنة المسيح الدجال اللهم إنا نعوذ بك من البخل ونعوذ بك من الجبن ونعوذ بك أن نرد إلى أرذل العمر ونعوذ بك من فتنة الدنيا ونعوذ بك من فتنة المسيح الدجال ونعوذ بك من عذاب القبر اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا وشفاء صدورنا وذهاب همومنا وأحزاننا زين به
لساننا وجمل به وجوهنا وقو به أجسادنا وثقل به موازيننا يوم العرض عليك يا تواب. اللهم إنا نعوذ بك ونتوكل عليك وننيب إليك. اللهم إنا نعوذ بعزتك لا إله إلا أنت أن تضلنا. أنت الحي الذي لا يموت والجن والإنس يموتون. اللهم إنا نعوذ بك من جهد البلاء ودرك الشقاء وسوء القضاء وشماتة الأعداء. اللهم إنا نعوذ بك من شر ما عملنا وشر ما لم نعمل. اللهم إنا نستغفرك ونتوب إليك. اللهم إنا نعوذ بك من زوال نعمك. اللهم إنا نعوذ بك من زوال نعمتك وتحول عافيتك وفجاء نقمتك وجميع سخطك يا الله. اللهم إنا نعوذ بك من شر أسماعنا وأبصارنا وألسننا وقلوبنا يا أرحم الراحمين. اللهم إنا نعوذ بك من الفقر والقلة والذلة ونعوذ بك من أن نظلم أو نظلم. اللهم إنا نعوذ بك من أن نظلم أو نظلم يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين يا أجود الأجودين. إلهنا وسيدنا وخالقنا ورازقنا يا الله. اللهم إنا نعوذ بك من البرص والجنون. خۆشەویستانم جارێکتر سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. مامۆستا باسی زۆر شتمان بۆ کات کە باس نەکراوە یا خەڵکی ئەم زمانەی ئێمە زۆر پێویستێتی کە قسەی لەسەر بکات. مامۆستا وەڵامی زۆرێ لەو شتانەی کە لە دڵی ئێمە هەیە وەڵاممانەیاتەوە. زۆرێ لەو پرسیارانەی کە پرسیاری جددی بەشەریەتن لە سەدەی 20 و 21 مامۆستا وەڵامیان هەیاتەوە. هەر بۆیە ئەکرێت زۆر جا مامۆستا خۆی ئاماژەی بۆ کردو کە پەیامەکان کافین بۆ ئەوەی کە شوێنکەوتوانی قوتابیان یا خەڵکێک یا هەموو کەسێک ئیسفادی لێ بکات و وەسوودی گەوری لێ ببینێ. لە یەکێک لە سەرباسەکانی ئاڵەیە نزیکترین ڕێ بۆ لای خۆی گەورە. کامە ئەو نزیکە ڕێیەکەوە ئێمە زووتر بگەینە لای خۆی گەورە؟ ئەڵێ چەندین ڕێی زۆر هەن
کە مرۆڤ بەخوای گەورە ئەگەیەنن. یعنی یەک ڕێگە نییە، حەسر نییە، گەیشتن بۆ لای خوا حەسر نییە. ئەوە نییە کە تەنیا من هەرم ڕێگەی من ڕاستەویتر هەمووی ئەویتر ڕاست نییە. یان تەسکبین بم کە هیچ ڕێگەیەک ڕاست نییە ئللا ئەوە نەبێت کە مامۆساکەی من، کۆمەڵەکەی من، جەماعەتەکەی من ئەوەی من ڕاستە. ناڵێ چەندین ڕێی زۆر هەن بۆ گەیشتن بەخوای گەورە. سەرچاوی هەموو ئەو ڕێ ڕاستانەش قورئانی پیرۆزە. بەڵام ئەوەندە هەیە هەندێک لەم ڕێیانە لە چاو ئەوانی ترا گشتیترن و سەلامەتترن و نزیکترن. ئەفەرمێ من وێ ڕای تێگەیشتنی کۆتا و ناتەواوی خۆم، یعنی ئەو حاڵە نوقسانی خۆی باسەکات، ئەو خاکیبوونەی خۆی باسەکات. چونکە مامۆسا فەرمێ لە شوێنەکە ئەفەرمێ ئەی سەعید بە، یعنی گڵ بە، چونکە ئەگەر گڵ نەبیت بەرز نابیتەوە لای خوا. هەتا ئینسان خاکی نەبێ خوا نایەوێ، بەرزی ناکاتەوە. ئەمانش بەڕاستی کۆمەڵێ دەستەواژی زۆر قوڵە، ئەهلی خۆی و دۆستانی خوا توانیوانە لەم دەستەواژە قوڵانە تێبگەن، چونکە بەحاڵ تایە ژیاون. وێ ڕای تێگەیشتنی کۆتا و ناتەواوی خۆم، ڕێگایەکی تەخت و کورت و ئاسانم، ڕێگایەکی کورت، تەخت، ڕێک، بێگێرە و کێشە، بێ موشکیلە، ئاسانم لە ڕێژنەی قورئانی پیرۆزەوە دۆزیوەتەوە کە بریتێ لە ڕێی کۆڵەواری، هەژاری، شەفەقەت، بیرکردنەوە. طبعاً چوار دەستەواژی زۆر گەورە بەکارێنێت. طبعاً ئێستەمە بەرنامەکەمان یا شەوەکەمان هیەوە نییە ئەمانە شەرح بکەین، ئەم باسە بکەین. بەڵام کۆڵەواری یعنی خۆ بە کۆڵەواری بەردەم خوای گەورە عاجز بە، هیچ نیم خوای ئللا تۆ، بە حەول و قووەتی تۆ هەموو شتێکە بەخشی بە من، ئەنا من هیچ نیم. ئەما بێ حاڵ بێت یاتا. هەژاری بەردەم خوا، نەک هەژاری بەردەم خەڵک، هەژاری بەردەمی خوام ئەگەر چی هەموو دنیاشم هەبێت. ئەما بێ حاڵ بێت یاتا، شەفەقەت و بیرکردنەوە. ئەم ڕێگەیە باسی ویرد و زیکرەکانی ئەم ڕێگا کە چۆن ئەگەیتە ئەم چوار خاڵە، چۆن دەستەبەرە بێ لای تۆ. یەکەم ئەڵێ بە شوێن کەوتنی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وەختی هەنگاوەکانێ بە شوێن سنەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم نیت، سنەتی قەولی و فعلی. ئاخرێ مەجاری وایە سنەتێک جێبەجێەکەین کە زۆر ئاسانە، ڕەنگە بیشیکەین بە موشکیلە بۆ خەڵکی تر، بەڵام ناتوانین سنەتە فعلیەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم جێبەجێ بکەین. چەند کەس بە شوێن پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوات بەوایە کە حرامی نەخواردووە، چەند کەس درۆ تەرکەکات لە هەموو ژیانیا، چەند کەس بە عەمەلی شوێن ئەو ئەخلاقە زۆر جوان و ناوازانەی کە پێی ناوێرین ناتوانین نزیکی بکەوین، چەند کەس بە ڕازگۆیی هەتا ئەمرێ ئەمێنێتەوە. ئەمە شوێن کەوتنی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. دووهەم ئەنجامدانی فەرزەکان، طبعاً بە تایبەتی باسی نوێژەکات. نوێژ کۆڵەکەی دینە، نوێژ جیاکەرەوەی ئیماندارێکی ڕاست و مسلمانێکی هەروە خوا ئەزانێت بەرەو چی ئەڕوات. چونکە نوێژ ئەگەر کۆڵەکەی دینەکەت ڕوخا ئەڕوخێ بەسەرتا، کەواتە ماڵی ئەم دنیات، ژیانی ئەم دنیات، حیاتی ئەم دنیات بەسراوە بە نوێژەکانتەوە. سێهەم دەست هەڵگرتن لە گوناهە گەورەکان، چونکە ژیانی مامۆسا هاتووتە ناو سەردەمێ زۆر واقع بین بۆ سەردەمەکەی خۆی. باسی ئەوە کە چۆن خەڵک بتوانێ واز لە گوناهە گەورەکان بێنێت، لە عارەق و لە زینا و لە کوشتن و لە بوختان و لەو گوناهە گەورانەی کە بەڕاستی مرۆڤایەتی بەهۆی ئەنانیەت و بەرزبوونەوەی ئەنا و فیرعەونێتی نەفسی ئینسانەکان بۆی دروسە بێت، چۆن بتوانێ زاڵ بێ بەسەر ئەمەیە. کەواتە نزیکترین ڕێگە بۆ گەیشتن بە خوای گەورە مامۆسا خەریتەیەکی جوانی بۆ کێشاوە. ئازانم ئێمە میوانێکی زۆر ئازیز و خۆشەویستمان هەیە لە شاری هەولێری خۆشەویست. ئەم هەفتەیە چەچینە ئەوێ، بەڵام لە پێشەکی زۆر داوای لێبوردن لە میوانە ئازیزەکەمانەکەین کە جەنابی دکتۆر پرۆفیسۆر حەسەن خالید موفتی، پرۆفیسۆر لە زانکۆی سەلاحەدین و سەرۆکی ئەنجومەنی باڵای فتووا لە کوردستان، کە دەبوو پێشتر هەر سەرەتای بەرنامەکە لە خزمەتی بوونایە، بەڵام داوای لێبوردنەکەین بەهۆی ئەو وەزعی کوردستان کە دروست بۆ بەڕاستی و سیارەش بە درەنگ ئەگاتە شوێنەکان، داوای لێبوردنەکەین کە درەنگ گەیشتینە خزمەتی. پێشوازی لە میوانە خۆشەویستەمانەکەین و بە خێراتنیەکەین. مامۆساگیان یاخوا بەخێر بێت. زۆر سپاس دەکەم مامۆستا شەفاتیحی بەڕێز، زۆر مەمنون.
مامۆستاگیان ئێمە ئەمانەوێت دەربارەی مامۆستا سەعیدی نورسی و لایەنێکی مامۆستا سەعیدی نورسی لە سەرەتای بەرنامەکە ئاماژەمان پێکرد کە ئەویش مەجالی تەسکیە و مەجالی تەسەووف یاخود پەیامەکانی نور چ ئاماژەیەکیان بۆ تەسەووف و بۆ گەورە ئەقتاب و ئەولیا و دۆستە گەورەکانی خوا هەیە لە کاتێکە مامۆستا زۆرێک لەوانە هەروەکو ئیمامی ڕەبانی هەروەکو شێخی گەیلانی هەروەکو مۆلانا خالیدی نەقشبەندەکەی خۆمان ئەمانە بە ئوستازی گەورەی خۆی زانێکە فێریان کردووە و دەرسی لا خوێندوون. بەڵێ پێشەکی بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا وقائدنا محمد وآله وصحبه أجمعين. لسرتا دەستخۆشی گەرمی بەڕێستانەکەم بۆ ئەو بەرنامە قەشەنگە جوانە پیرۆزە و بە خێراتنی ئەم بەڕێزانە ئەکەم کە تەشریفیان هێناوە. بێگومان قسەکردن لە بەدیع زەمان شێخ سەعیدی نورسی یاخود مەلا سەعیدی کوردی ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ معلوماتێکی زۆری دەوێ، خوێندنەوەیەکی زۆری دەوێ، محتەمەلە بە شەوێک و بە دەشەوە و بە حەڵقەیەک و بە سەدان حەڵقەیش ئینسان نەگاتە پێی پێ نەباوە نەگاتە ئامانس. بەڵام وەکو قاعیدەکە دەڵێ ما لا يترك كله لا يترك جله لە جزئیەتێکی کەم لە ژیانی ئەم پیاوە مەزنەی کوردستانی گەورە و ئەم پیاوە مەزنەی جیهانی ئیسلامی بەگشتی و ئەم پیاوە مەزنەی عالەمی مرۆڤایەتی بە شێوازێکی گشتیتر ئەوەی کە جەنابە فەرمووت پەیوەندی بەدیع زەمان مەلا سەعیدی کوردی نورسی رحمة الله عليه بە لایەنی تەزکیەی نەفس و لایەنی تەسەووف پەیوەندیەکی زۆر جێگیر و ثابت و بەرفراوانی هەیە. خۆشەویستان، ئەگەر بێت و تەماشایەکی کولیاتی ڕەسائیلی نور بکەین وەکو یەک پاجێت تەماشای بکەین لە بدایەت تا نیهایەتی سەیرەکەین، تەواوی ڕەسائیلی نور پڕە لە زاراوەکانی زانستی تەسەووفی ئیسلامی. هەروەها بەدیع زەمان ڕەحمەتی خوای لەبێ خۆی بە سێ شێواز کاریگەری تەسەووف لەسەری هەبووە. یەکێکیان بینایی ذاتی خۆی کە گۆژ بووە بە تەسەووف و طەریقەت، هەروەها ئەو عائیلە بەڕێزەی کە پەروەردە بووە لە نێوەندیا کە باوکی وەکو جەنابتان ئیشارەتیشتان پێکرد باوکی کە سۆفی میرزای باوکی بووە، هەر لەقەبەکەی سۆفی بووە، و هەروەها دایکی کە ئەویش نوریە خانمی کچی مەلا تاهیری نەقشبەندی بووە. ئەمە وەکو عائیلەی خۆی کە عائیلەیەکی نەقشبەندی بوون. هەروەها ئەو بیئەی کە تیایشا بووە، ئەو کۆمەڵگەی کە بەدیع زەمان چ لە نهایەتی سەدەی 19 و تا ناوەڕاستی سەدەی 20 کە ژیانی شێخ سەعیدی پێک هێناوە بە شێوازێکی گشتی، بیئەکە مجتەمەعەکە مجتەمەعی دەوڵەتی عوثمانی بووە و سەراپای ئەهلی تەسەووف و ئەهلی طەریقەت بوون وەکو معلومی جەنابتانە. لەبەرەوە لە هەر سێ ڕۆوە کاریگەری زۆر هەبووە لەسەر تەسەووف، کاریگەری هەبووە لەسەر پێگەیاندن و تێگەیاندن و ڕەسائیلی نوریش بە شێوازێکی گشتی. بۆیە هیچ لاپەڕەیەک نییە لە ڕەسائیلی نور ئەگەر تەماشای بکەین لەو 120 ڕیسالەی کە وازانم کولیاتەکە پێک دێنێ، هەمووی سەراپای ئەتوانین بە شێوازێکی گشتی باز لەوە بکەین کە دارای هەر سێ بەشەکەی تەسەووفە کە زانست وەکو زانست مەقام حال لەگەڵ مصطلحاتی تەسەووفی ئەوەی هاتووە لە سەرچاوەکانی تەسەووفە ئەتوانین بڵێن زۆربەی زۆری بەدیع زەمان بەکاری هێناوە. مەقاماتی تەسەووف هەر لە تەوبەوە هەتا ئەگاتە عوبودیەت زاراوەکان وەکو مەسەلەی سەح و وەکو مەسەلەی سوکر، وەکو مەسەلەی تەذەوق، وەکو هەر زاراوەیەکی تری کە عاریفین بەکارهێنن، وەکو مەسەلەی عیشق و ئەوین، وەکو مەسەلەی مەحەبەت، وەکو مەسەلەی ویلایەت بە جۆرەکانی، وەکو مەسەلەی سەیر و سلوک. ئەم زاراوانەی کە لە علمی تەسەووفا بەکار هاتووە تێکڕای ئەم زاراوانە بە شێوازێکی ڕێکوپێک بەدیع زەمان نمونەی لەسەر هێناوەتەوە، باسی کردووە و تەئیدیشی کردووە. پاشان زانستی تەسەووفی وەکو مەقام کە لە مەقام و مەدارج پێک دێ، مەقامات و مەدارجە کۆمەڵێک مەقامە کە لە مەقامی تەوبەوە دەست پێکا کە یەکەم هەنگاوی سالیکە
کە بە تەوبەکردن گەڕانەوە بۆ حضوری حەق تەعالا و ئیستیغفار دەست پێەکە، پاشان ئینابەیە و پاشان سەبرە و زوهدە و وەڕەعە و تەقوایە و خەشیەتە و هەتا دەگاتە سەبر و هەتا دەگاتە تێکڕای مەقامەکانی تر کە ئەخیریان عبودیەتە. هەموو ئەم مەقامانە و مەدارجی ئەم مەقامانە پلەکانی نێو ئەم مەقامانە، مەسەلەن سەبر سێ بەشی هەیە، مەسەلەن تەوەکل سێ مەقامە، مەقامی خەواس و ئەخەسی خەواس و مەقامی عام، هەمووی لە کولیاتی ڕسائلی نورە بەرجەستە بووە و درەوشاوەتەوە وەکو ئەستێرەکانی ئاسمان. بەشی سێهەمیشی کە بریتە لە ئەحوال دیسان بەشی سێهەمیشی هەرجەستە بووە، حتا خۆی لە زۆر شوێنە باس لەوە دەکا کە زۆر جار تووشی حاڵەتێک بووە یاخود تووشی حالێک بووە کە زۆر شت کە پێشتر نهێنی بووە خۆی تەعالا خستوێتێ دڵیەوە بە شێوازی ئیلقاءات خستوێتێ دڵیەوە و لە حەقیقەتی مەسئلەکەی تێگەشتووە لە طریقی حالەوە کە ئیشارەتیش بووە کە ئەمە شێوازێکە لە زانستی ئەهلی تەسەوف. لەبەرەوە ئەگەر بە شێوازە گشتەکە تەماشای بەدیع زەمان بکەین، چ خۆی چ عائیلەکەی خانەوادەی بەڕێزی، چ ئەو بیئەی کە تایە بووە، چ ئەو نووسین و تەلیفاتەی کە هەی بووە، خەلفیەت و باگراوندی علمی تەسەوف بەرجەستەیە تایە لە هەموو سەردەمێکە، لە سەردەمی مناڵیەوە هەتا سەردەمی گەنجێتی و لاوێتی، هەتا سەردەمی پیرێتی. شێخی نورسی ڕەحمەت الله عەلەیهی لە ئاوێتەی علمی تەسەوف بووە و ئاوێتەی ئەو دەستەواژانەی کە زانایانی بەرزی تەسەوف لە نمونەی ئەبولقاسمی قوشەیری و طبقاتی دوای ئەو لە نمونەی حجەت الئیسلامی غەزالی ڕەحمەت الله عەلەیهی، هەروەها شێخ محیدینی ئیبن عەرەبی ڕەحمەت الله عەلەیهی، پێشتریش بایەزیدی بەسطامی، هەتا دێتەوە خوارێ، هەتا دێتەوە حەزرەتی مەولانە خالیدی نەقشبەندی ڕەحمەت الله عەلەیهیم جەمیعەن. ئەمانە هەمووی بەرجەستە بۆ لی نەقڵ کردوون، بێگومان ئیمامی ڕەبانیش و شێخی گەیلانیش ئەم دوانە دوو مامۆستای ڕۆحی ئەم پیاوە بوون. بەڵێ مامۆستای بەڕێز، من حەزەکەم ئاماژە بۆ بکەین کە بار و زروفی ئەو سەردەمەی مامۆستا بەدیع زەمان سەعیدی نورسی تیا ژیاوە و واقعبینی مامۆستا لە کاتێکا کە لە جەنگی جیهانیە، هەردوو جەنگەکەی جیهانی بینیوە مامۆستا و قوتابەکانی لەو دوو جەنگە و لەناو زروفێکی زۆر قورسی مەعیشی و هەروەها لە ڕووی دەرونیەوە کە کەمال ئەتاتورک حاکمی گەورەی تورکیا بووە و نەیان هێڵاوە بەڕاستی هیچ مەدرسەیەکی تەحفیزی قورئان، هیچ مەدرسەیەکی ئیمانی، هیچ تەکیە و خانەقایەک بمێنێتەوە. لەو سەردەمەیە هەموویان داخستووە. لەبەرەوە مامۆستا کۆمەڵی مستەلاحاتی هەیە لەناو پەیامەکانی نورە کە ئاماژە بووەکە کە بڵین ئەم سەردەمە سەردەمی تەسەوف نییە، ئەم سەردەمە ئەوە نییە. ئایا تێگەشتنی جنابتان، لێکدانەوەی جنابتان بۆ هەندێک لەو مستەلاحاتانە چییە کە لە کاتێکا سەردەمەکەی ئەو سەردەمێک بۆ هەموو شتێک قەدەغە کراوە و خواخوایان بۆ چکە بە تایبەتی کەسێکی وەکو شێخ سەعید پیران کە ئالی طەریقەت بووە، یەکێک بۆ لەو کەسانەی کە زۆر تۆمەتبار بوو لەلایەن حکومەتی و کاتی تورکیاوە. لەبەرەوە هەر کەسێک بە نزیکیش ئەگەر نامەیەکی مامۆستا سەعید نورسی لە ئەگیرێت کە ئەو ئاماژیش بۆ کردووەکەوە ئەو شۆڕشەنەکە لە کاتێکا کەوا مامۆستا گیرۆدە ئەبێ بەهۆی ئەو نامەیەشەوە کە لە کاتێکا کە شوێنی شۆڕشەکەیشی نەکەوتووە چکە ئەو خاوەنی شۆڕشە بوو. من بەسم لێرە ئەوەیە چەندێک مامۆستا واقعبینی کردووە لەوەیە کەوا خۆی پاراستووە لە هەندێک شت تاوەکو حکوومەتی تورکیا کەمتر ئەشکەنجە و ئازاری باتی خۆی و قوتابیەکان و هی پەیامەکان. والله حقيقة مامۆستا سعيد ئەگەرچی ئەفەرمێت أعوذ بالله من الشيطان والسياسة، بەڵام لەولاشەوە فەرمێ السياسة في نبذ السياسة، في ترك السياسة. ئەمە باشترین سیاسەتی شەرعی بووە کە شێخ سەعیدی نورسی بەکاری هێناوە لەو کاتە بۆی نەکەوێتە گێژداوی کەمالیزمەکانەوە. بەڕاستی توانوێتی خۆی و ڕسائلی نور و طلابی نور پارێزراوکە بە شێوازێکی وا کە ئەوانەی کە بە زەقی دوژمنی دەورانی جمهوری بوون لە دەوڵەتی تورکیا نەیانتوانیەوە بە شێوازێکی ڕاستەوخۆ لەزمە بگرن لە بەدیع زەمان، هەر لەبەر ئەوەش بووە کە جنابیشە ئاماژە پێدا حەزەری کردووە، چونکە تەواوی ئەهلی طەریقەت حتا بە چەند قانونێکی ڕاستەوخۆ ئەهلی تەسەوف و ئەهلی طەریقەت لە تورکیا منع کراوە لە سەردەمی کەمال ئەتاتورکە و بە شێوازێک لە شێوازەکان بە وەکو ئەڵێی بە بەردی سەرڕێی دەوڵەتی عەلمانیەتی
إباحية علمانية إلحادية زاني وواتە ئەهلی طريقة ڕێگر بووە لەوەی کە دەوڵەتی علمانیەتی ئیباحیەتی ئیلحادیەتی کەمالیزم بەرجەستە بێ و بێتەکایەوە لەبەرەوە بە چەند مەرسومێک کەمال ئەتاتورک و شۆن کەوتوانی لە کاتی خۆیان منعی طرقی سۆفیەیان کردو منعی طریقەتەکانیان کردووە لەرێش ئەگەر ئیمام بەدیع زەمان بفەرمێ من سۆفیم یاخود من نەقشبەندیم یا شتێک لەم بابەتانە حتمما ئەکەوتە شێوازێکەوە ئەو بە چەند جیهەتێک لە محاکەماتا بووە ئەوەیشی ئەچووە سەر لەبەرەوە سیاسەتێکی شەرعی بەکارهێناوە کە ئەفەرمێ من ڕێبازەکەی من ڕێبازی با بڵێن تەسەوف نییە بۆ معنای معنا خاصەی کە لە مصطلحی تەسەوفا هەیە بەڵێ حەقیقەتەنیش ڕێبازی بەدیع الزەمان ڕەحمەت الله عەلەیهی ئەگەرچی باگراوندێکی تەسەوفی هەیە بەڵام ئەم پیاوە دەورەکەی دەوری ئەوە نەبووە مەشیخەتێکی تەسەوفی ئەوە بکات و بێتە شەیخی طریقەتێک بەقەدەر ئەوەی کە ئەمە مەلایەک بووە و لە نەشری علومی معریفی علومی کەونی سەر وێڕای علوم زانستە شەرعیەکان نەقلی و عەقلی ئەم پیاوە هەمی ئەوە بووە کە بەرجەستەی بکاوە هەمی ئەوە بووە کە چۆن مواجهەی ئیلحاد کە لە سەردەمی ئەتاتورکا بە تایبەتی و ئیعلان دەورانی جمهوری دوای ئەوەی کە انقلابی شوم کرا بەسەر سەڵتەنەتا و عەزلی سوڵتان کرا و پاشان کۆتایی هێنرا بە خلافەتی عوثمانی ئەم پیاوە توانی ئەگەرچی باگراوندێکی تەسەوفی هەبووە ئەگەرچی هەموو گیانی هەر نەقشبەندی بووە ئەگەرچی ئەفەرمێ لە یەکێک لە نامەکانی ئەفەرمێت وازانن ئێمە لەگەڵ تەسەوفە بە نەوعێک لە نەوعەکان نەخێوانیە بە تایبەتی ئیمامی غەزالی ئەفەرمێ حتا بە نەس پەیامەدا بە طولابی نور و بە خۆشی ئەفەرمێ بزانن ئەی قوتابیانی ڕەسائلی نور کە حجەت الئیسلام ئیمامی غەزالی ڕەحمەت الله عەلەیهی مامۆسای هەمومانە ومن ئەمرتان پێیەکەم وەسیەتتان بۆ ئەکەم لا نەدەن لە تراثی ئیمامی غەزالی و لە سەیر یعنی بڕۆن بە پەیڕەوی ئیمامی غەزالیە بڕۆن و دیفاعیشی لێ بکەن ئەوەندەی ئەتوانن دیفاع بکەن چونکە بەڕاستی زمانێک دێتە پێشێک کە خەڵکێک مواجهەی حجەت الئیسلامی غەزالی ئەکا سەبەبەکەش ئەو بووە کە ئەم مەشروعی ئیمامی غەزالی ئیمامی نورسی ڕەحمەت الله عەلەیهی کە هەی بووە کە بریتیە لە گرێدانی عەقڵ لەگەڵ قەلبە گرێدانی دانش عەقڵ لەگەڵ دڵە نوری دڵ لەگەڵ نوری عەقڵا پێکەوە گرێبدا ئەم مەشروعی شێخی نورسی بەدیع الزەمان لە حجەت الئیسلام ئیمامی غەزالی وەریگرتووە طبعا خۆشی ئیشارەتی بۆ کردووە لە چەند شوێنێکە ئیمامی غەزالی بۆ یەکەم جار مەشروعی جەمعی بینی عەقڵ و قەلبی باس کردووە لە ئیحیا هەروەها لە المنقذ من الضلالە لەبەرەوە بە مامۆسای خۆی زانیوە لەو بوارە بۆیە فەرمێ پێویستە ڕەسائلی نور کە خۆیەتی و طولابی نور شوێنکەوتووی ئیمامی غەزالی بە حجەت الئیسلام و دیفاعی لێ بکەن لە ئەهلی ضەلال لە ئەهلی ضەلالەت کە ئەفەرمێ لە دەقەکەی کە ئەهلی ضەلالەت ڕەنگە مواجهەی ئیمامی غەزالی و فکری ئیمامی غەزالی بکەن و پێویستە ئێوە دیفاعی لێ بکەن هەروەها معلومی جەنابتە کە مەکتوباتی ئیمامی ڕەبانی ئەحمەدی فاروقی سەرهەندی ڕەحمەت الله عەلەیهی مامۆستای بۆ دیسانی ئیمامی ڕەبانی هەروەها غونیەی شێخی گەیلانی هەروەها شێخی گەیلانیش بۆ خۆی یەکێک بۆ لە مامۆساکانی ئیمامی بەدیع الزەمان ئینکاری ئەوەی نەکردو بەڵکو لە سەدان شوێنە باسی ئەو حەقیقەتەی کردووە کە پیاوانی ئەهلی تەسەوف ئوستاد و مامۆسای ئەو بوون و پێویستە طولابی نوریش بەو ڕێچکا بڕۆن کە ئەوی لەسەر ڕۆشتووە هەندێک عیبارەتی بەدیع الزەمان هەیە محتەمەلە لە کەم فەهمی یاخود لەوەی کە وەکو یەک پاکێج سەیری ڕەسائلی نور کولیاتی ڕەسائلی نور ناکرێ محتەمەلە لە شوێنێکە کە ئەفەرمێ لەست صۆفیەن مەثەلەن حقیقت لە بابی تەواضع بووە کە فەرموویەتی من صۆفی نیم هیچ کەسێ بۆ معلوماتی جەنابەت و بیرەدانی خۆشەویستیش لە ئەهلی تەسەوف لە پیاوانی خوا لە دۆستانی خوا لە ئەولیای کیرام کەسیان نەیانوتوە ئێمە صۆفین یا ئێمە وەلین یا ئێمە هەروەکو چۆن سەحابەیەکیش نەیفەرمووە من سەحابیم تابعەیەک نەیفەرمووە من تابعیم هەمووی دوایەوە لە تەراجی ماوەتوانە باشترین لەقب بۆ ئەوانەی کە شەرەفیاب بوون بە حوزوری فەخری عالم صلی الله عليه وسلم وتوانە پێی ئەمانە صاحبن یاخود صەحابن باشترین لەقب ئەوانەی شەرەفیاب بوون بە صحبەتی صەحابە پیان وتون تابعین پاشان وەکو ئەبولقاسیمی قوشەیری عەبدولکەریمی کوڕی هەوازن
رحمة الله عليه لرسالة إخوة أفرمي الرسالة القشيرية أفرمي باشترين لقب فقراء بو باشان صوفية بو كابو بنازناوي خواناسان وعارفين بوشي وازم لبروا شتيكي طبيعية كهالبالكو بعكسه وأقربيو من صوفيم أو ادعايتها أبو دعوة لتصوف شانية هركسيوتي من اشتم أو بزانة هجنية يعني الدعوة لتصوفها وكوالا نسمي قاتلة باسي إنسان خويبك أو باسي بلا من كرامة مهي ومن شي مهي هركسيوتي من كرامة مهي ومن أو بلو بايام ومن أو خونم ديوبا في غمر خواه صلى الله عليه وسلم منازنم شيم ديو أما سائلة أسراراني باسكرت خوي تعالى شرفيا بناكا بنهين يكاني خوي بويا دستواجيك هي لدوي هريك لعارفين بالله بكارهن راوك قدس الله سره العزيز شنك نهين يكاني ندر كانوا اگر مقام و پلۆپایەکی شی هەبێ هەرگیز باسی نەکردووە یەکەم کەسیش بۆ معلوماتی بەڕێزت ئەو دەستەواژەی بەکارهێناوە ئیمامی مطلبی هاشمی قوڕیشی ئەبوو عەبدیلا محەممەد کوڕی ئیدریسی شافعیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە سەرمەذهەبی ئێمەیە و سەرمەذهەبی بەدیع الزەمان سەعید نورسیش بۆ ڕەحمەت الله عەلەیه لەسەر رقعيك لسر ختي شيخ حسني بصري رحمة الله عليه كمحفوظة أو ختي شيخ حسني بصري كمعوذتين نسيوته بختي مباركي خوي باشان لهامشي رقعك إمام الشافعي فرمي لمدح استعيشي شيخ حسني بصري فرمي سلطان المشايخ في الآفاق وهادي الأقطاب بالاستحقاق الشيخ حسن البصري قدس الله سره العزيز المتوفى سنة 110 للهجرة النبوية للهجرة المصطفوية على صاحبها ألف سلام وتحية وأنا محمد بن إدريس الشافعي حامدا الله ومصليا على نبيه وآله أو دستواجي إمام الشافعي أو خط إمام الشافعي محفوظة يستلى متحفي طبقة بأكسراي لأسطنبول هروها الشيخ دكتور غانم قدوري رحمة الله عليه لكتابك خوي رسم المصحف كوبيه كدانا وتوان بقرنا وسليم أجر كسي أخوة شرفيا بكر بأسرار وتجليات خوي بيوستا باسي نكا دركي نكا جاء أجر باسي كرت أو وقت جاري كتر شرفيا بنا ببو تجليات لبرو اشتكي آسايا أجر بديع زمان فرمي من صوفيني أو تا إمام الشافعي فرمي من صالحين بلا ما أهل صلاح مخوشه وحب الصالحين ولست منهم همو بيواني خواوان فرمو إمامي قشيري لسردمي خواه فرمي لزماني إما خلقي كم ماوتو أهلي تصوف حجة الإسلام غزالي فرمي لزماني إما دنكيك صوفي ماو جائزة حسابك بو أم زماني أمره يستشر القرون لبرو أميك أمره هي محبين أهلي تصوفهم نك صوفيك بمعنى اصطلاحي كخاوني مقامه أحوال ومصطلحات والطواو بالشوازكي دروست وكو بديع الزمان أفرمي لتعريف طريقتها بالطواوي بابا بشريعة بيروزي إسلام ولا ظاهري ولا باطنة ظاهري شريعة مثلا أويك تدرونكي باطني شريعة أويك الرقي لدروج به لدلي شو الرقي لدروج به بيدنا خوش به وكو رزيليك وكو شون بيزكيته ولا شتيكي خراب بيزيش بكيته ولا درو ولا غيبة لكبر لعجب لنميمة لبهتان لمانا إنسان بيزيش لبكاته أو إيش يبكات أنا هر تنها أو النيكات أما ظاهري شريعته ما وصل أو إيش لباطني شو ولا قلبي شو الرقي لبيه وباطني شريعته ما وصل باسي مذهبي فقهي ما وصل بديع الزمان سعيد نورسي ذكرت أو سردمي ما وصل سعيد نورسي أجر ما وصل تابعي مذهبي إمام الشافعي نبوه أو خوي كليا يعني حرفيا مذهب إمام الشافعي جابجي كردو حتى التفاصيل ولا شتي زور وردي إمام الشافعي شتي إمام الشافعي نبرانوكو لبيامكاني نورا أماجي بيكا حتى قدسيتكي زور قوربا مذهب أيا كاشيون كوتني مذهب يعني وكو قاعديكي زور بتوي دين داراني مسلماناني رسن أماجي بيكا لبيامكاني نورا لكاتكا كأمبو خوي هر بحقت يعني گەنجینەیەکی گەورەی دەستکەوکاتێ ماوەسە سعیدی نورسی قوتابیەکانی ئێستاش کە شوێنکەوتەی مەذهبن ئەوانەی کە شافعین شافعی ئەوانەی کە حەنەفین حەنەفی چونکە ئەو گێژاوە گەورەی جیهانی ئیسلامی و بەتایبەتی وڵاتانەی ئێمە تێکەوە بەهۆی بێمەذهبیەوە بەڕاستی کێشەی زۆر گەورە و قۆڵی دروست کرد کە تەنانەت یعنی ئاماژە تیرۆریەکان و ئاماژە ئیرهابیەکانیش هەر ئاماژەیە بۆی کە بەشێکی لە ڕێی لە مەذهبی و ئینسان تووشیە بێت مامۆسا چۆن دەرکی بەو ماهیەتە قورسە کرد کەوا شوێنکەوتەی مەذهب بەڕاستی زۆرێ لە کێشە و مشکلە گەورەکانیان لە کۆڵەکاتەوە حقيقة مذهب وكو معلومي جنابته بديتين
قواعدي مذهب، قواعدي أصولي، قواعدي مقاصدي. مذهبي إمامي بديع الزمان مذهبي شافعي بوكو خوي لسيري ذاتي أفرمي أنا شافعي والمذهبي. باشان لرسالي الاجتهاد في عصرنا الحاضر لباب زور باش جوازك الراشكا وباسي حقيقتي بوني مذهبو بيوستي مسلمانان بمذهبي فقهي وخطورتي لا مذهبية فتواي فوضوية لفتوى وهركس يدو حديث لبركايا آياتك بجوانيش روانينية حديثك الفاظي حديثك روانية دەستکا بە فتووە فەوزا پەیدا دەبێت کە فەوزا پەیدا بوو ئەو وەختە ڕای جیاواز پەیدا دەبێت ڕای جیاوازیش هەر بە فقهەوە ناوەسێت وردەوردە ئەچێتە عقائید وردەوردە ئەچێتە تەواوی جومگەکانی ئیسلامیەت ئەگرێت و ئەو فەوزای کە ئێستا لە عالەمی ئیسلامیە بەداخەوە پەیدا بووە هەر کەسە خۆی بە ئیمامی شافعی ناگۆڕێتەوە هیچیش نازانێت ئەوە پەیدا نەتیجەکەیتی شێخ سعید دەرکی کرد هەر لە ئەوڵەوە بەم حەقیقەتە و ئێستا پارێزراوی وڵاتی تورکیا لە هۆی چییە کە انشقاقاتی تیانی وەکو ئەم جیهانی ئیسلامی بە شێوازێکی تر یعنی شەڕی ئەهلی بۆتیان نەبووە تا ئێستا پابەند بوون بە تەسەووف وەکو باگراوند و خەلفیەتێک و ذەوقێکی عیبادەت پابەند بوون بە مەذهبەوە جا ئەوانەی کوردن شافعی مەذهبن ئەوانەیشی کە تورکن حەنەفی مەذهبن بەبێ تەعەسوب بديع الزمان كشافعي مذهب بو تعصبي نبوه اخوانا خاص هر بواكل لشوينه كان يفرموا كخوي شافعي مذهب فرمي بطلابي نور فرمي ورنا سر مذهبي امام شافعي اگر شي خوي قناعتي وابو كي مذهبي امام شافعي جامعه لبيني مدرسي حديث كإمام مالك وإمام أحمد سرشاوين لقرتوه وجامعة لمدرسي لمذهبي رأي كإمام أبو حنيفة سرشاوي قرتوه اللي قال أو شابيك طلابي نوري نوتوا يورن الشافعي مذهب بلام جغرافيا كوايا وكبديع الزمان فرمي اسطنبول حنفي مذهبه دي برو خوار شافعي مذهبه أنقرة حنفية دي تو منطقة كردكان شافعي مذهبه هتا دي تو بغا بيتەوە بە حەنەفی ئەو وەختە سەردەمی ئەو پاشان ئەچیت بەولاوە شافعی مەذهبە تا ئەچیتە مثلا عمان شارە گەورەکان لەبەر ئەوەی کە وڵات دەوڵەتی عوسمانی حەنەفی مەذهب و شارە گەورەکان حەنەفی مەذهب بوون شارە چکۆلەکان و دێهاتەکان و ئەمانەی شافعی مەذهب بوون ئیمامی بديع الزمان بلا شافعي مذهب بو وجختي شي كردوته ولا سر مذهب بون استر لدواي اويك 100 سال فكري لا مذهبيه بلاو بو بداخو استا خريك ناوندكاني اوانيك حتى اخوان بيشتر بانقشانا كربو لا مذهبيه دقرينا وبو مذهب قواعدي مذهب ازان كشف فوضاو مصيبتك لا مذهبية بيدا دبي هر من دعلق هلا صفة دا ودبيته شيخ الإسلام بأدبي برانبر بأحاديث في غمر صلى الله عليه وسلم برانبر بفقهاء إسلام برانبر بأولياء كرام أدبنا منك أدبنا مع إسلام سراسري أدب وكل شاهي نقش بندج لا دستاوجه كان يفرمي طريقته ما سراسر أدبست بيقومان أجر أدب دربيني لإسلام هيك نامنته أدب لخدمة باري تعالى الأدب مع الله الأدب مع رسول الله الأدب مع الصحابة الكرام الأدب مع الفقهاء الكرام الأدب مع الأولياء الكرام الأدب مع الوالدين هتادوا أي ديني في الإسلام هم أدب بيقومان بديع الزمان وكو عرض مكردن شافعي مذهب وبلام تعصبي نبو يعني محبتي بو إمام الشافعي تمذهوبي لسر مذهبي إمام الشافعي لسر حسابي مذهبك فقهي معتبري تدلس مذهبك يترنبو بله ما وصلنا ما حزمنا كرد بحقت زور زياتر لخدمة جناب تابين وشتي ترمان زياتر هبو وبتايبتي لروي عقيدي ما وصل نرسي عقيدي شون بوا وهالجوزراوي شق كتابخانة وش مدرسيك بوا هروها رولي تجديد لجياني ما مصايا والله طبعا لروي عقيدي شو جنابي ما مصا وكو معلومي جنابته اگر دقيقه قادو دقيقه نازل مشان كاتن ما بل دقيقه لو عقيدي شو قلت ما شايف كاين لسر اصولي ليك دقيقه لسر اصولي ابو الحسن اشعري بو كيمدلين اشعري تنها ابو الحسن اشعري ناكات كلا قرني سي هجريه بلكو اشيته وسر
باپیرە گەورەی کە ئەبوو موسای ئەشعریەکان زیاتر ئیهتیماماتیان بە ئوصولی دین بۆ وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردن فەرمووی حکمت یەمانیە و ئەمانە و حافظی عسقلانیش فەرمیێمە ئیشارەتە بۆ ئەوەی کە مەسلەکی ئەشاعیرە باشترین مەسلەکە کاڵێن ئەبوو الحەسەنی ئەشعری یعنی ئەم پیاوە توانی تەواوی عقائیدی ئەهلی سونە و جەماعە تەبیین بکات تەقعیدی بکات قەواعیدی بۆ دابمەزرێنێ دەفعی شوبهاتی مرجئە و معتەزیلە و فەلاسفە و جەبریە و قەدەریە و هەمویان بکە پاشان طبقاتی ئەشعریەکان ڕەزا و ڕەحمەتیان خۆیان لەبێ هەموو سەردەمێک دیفاعیان کردووە لە عەقیدەی ئەهل سونە و جەماعە بە بەدیع الزەمان شێخ سەعیدی نورسیشەوە ڕەحمەت الله عەلەیه. ماوەسەگیان ئێمە کاتمان تەواو بووە نازیاتر حەزمانەکە لە خزمەتە نبین و زیاتر بەڕاستی لە ڕووی فکری ماوەسە سەعیدی نورسی و ئەو هەوڵ و ماندووبوونی کە ئەنجامیدا و پەیامەکانی نور زیاتر تیش بخینە سەر کۆمەڵی لایەنی تری ژیانی ئەو مامۆسا مەزنە و هەروەها لە کۆتاییە زۆر سوپاسی جەنابی بەڕێز دکتۆر حەسەن خالید مفتی پرۆفیسۆر لە زانکۆی سەلاح الدین و سەرۆکی ئەنجومەنی باڵای فتوا لە کوردستانەکەین ماندووان کردی زۆر سوپاسانەکەین ماوەسەگیان خۆی گەورە پاداشتان باتە و سوپاسی هەموو بینەرانی بەرنامەکەمانەکەین کە ڕاستەوخۆ لە خزمەتی ئێوەی ئاز و خۆشەویستا بین. ماوەسەگیانی خۆ دەستان خۆش بێ زۆر سوپاسانەکەین. ئەزانم لێرەدا بەرەو پایانی بەرنامەی شیرین چاڕۆشتین هیوادارم سوودێکمان بێ و ڕێز و خۆشەویست گەشت بێت گەیاند بێت و هەندێ لایەنی مامۆسا ژیان و فکری ماوەسە سەعیدی نورسیمان ڕوون کرد بێتەوە لەم کاتەکەمی کە لەم شەوەیە ڕاستەوخۆ لە خزمەتتان بووین تا بە یەکگەشتنێکتر لە بەرنامەی شیرین چا بەخۆی گەورەتان ئەسپێرم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتان